بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست کۆ دەبینم. خولی پورتوگالی کۆتایی هات، بۆندسلیگا کۆتایی هات، چامپیۆنشیپی ئینگڵتەرا کۆتایی هات، پاریس سەن ژەرمان نازناوەکەی بەرز کردەوە، هێدی خولە ناوخۆیەکان وەرزی 2024 بۆ 2025 تاو بوون. بەرشەلۆنا بۆ پاڵەوانی لیگا کە ڕۆژی هەینی بە تێر و تەسەلی لە گفتوگۆی دەروی یاریگا باسمان لە بەرشەلۆنە کرد. ئەمڕۆژ لە چەند خاڵێکا باسێکەکەینەوە پریمەر لیگ ڕکابەری گەیشتن بە چامپیۆنز لیگ گەیشتوتە ئاستی لووتکە، بە تایبەتی بینیتان برنەوەکەی چێڵسی لە مانچستەر یونایتد کە برنەوەیکی تاو گرنگ بوو بۆ مانەوەی ڕکابەری. کریستال پالاس دوای 19 ساڵ یەکەم نازناوی دەستەبەر کردواتە کۆمەڵی ڕووداوگەلی زۆر هەن کە دەمەوێت ئەمڕۆ قسەیان لەسەر بکەین و بە پێی پێویست و بە تایبەتیش ڕکابەری خولی ئیتالی ڕوبەڕووبوونەوەی ئینتەر میلان لەگەڵ لازیۆ و ڕوبەڕووبوونەوەی ناپۆلی لەگەڵ پارما کە ئەگەر هەیە هەفتەی پێش کۆتاییش خولی ئیتالی یەکلا بێتەوانێ بۆی کە شتێکی نەخوازراو لە یاریەکانی ئەم شەڕووبا بە پێچاوانە بۆ کۆتا واتە بۆ یاری ناپۆلی و کالیاری و ئینتەر و کۆمۆ ڕکابەرەکان دوا دەکەوێت یاخود یەکلابوونەوەی نازناوەکە دوا دەکەوێت. ئەمڕۆ یاریکی تری گرنگمان هەیە کە یاریکی تایبەتمەندە، ئەمەوەی باشە ینی هەر سەرقاڵی ڕیاڵ مەدرید و بەرشلۆنە نین، ئاگامان لە باسکە هەیە و ئاگامان لە ڕوبەڕووبوونەوەکانی دیکە هەیە و یەکێکتر لە ڕوبەڕووبوونەوەکان یاریکی زۆر تایبەتمەندە لە کاتژمێر 6 ئەمشەو کەویش ڕوبەڕووبوونەوەی یانیک ساینەری ئیتالیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەلکارازی ئیسپانی کە خۆتان نەزانن لە دوای ڕافا نادال و ڕۆژە فیدرەر و نۆڤاک جۆکۆڤیچ کە ڕکابەرەکانی ئەم سیاریزانە هەمیشۆک و کلاسیکۆکان و دەربیەکان سیر دەکرا، ئێستا ڕکابەری ساینەر و ئەلکاراس تقریبەن بەرەو ئەو ڕکابەریە هەنگاو دەنێت کە لە سەرەتای ساڵەکانی 2007 و 2010 تاوانێت کە من خۆم یەکێ بووم لە بینەرەکانی کە لە ڕۆلان گواڕۆس و ڕکابەرێکە دەستی پێکرد کە لە نێوان نادال و فیدرێرا دروست بوو کە ڕکابەریکی ڕاستەقینە ڕکابەرێکی شەریفانە. تقریبەن ساینەر و ئەلکاراز لەمەوەی ئەم 2 ساڵەی ڕابردووە ڕکابەرەکان بەم جۆرەی لاتوە. ئەمڕۆژ یاریکی کۆتایی پاڵەوانێتیکی گرنگی ماستەرزی هەزار خاڵیانەیە کە پاڵاوانتی ڕۆما وەرزی ڕابردووی هیچ کامیان نەبوونە تا پاڵاوانتیدا و پاڵاوانتێکی ماستەرزی هەزار خاڵیە و کام یاریزان بیباتەوانێ ئەلکاراز بیباتەوە جیاوازەکەی لەگەڵ ساینەر کەم دەکات و یاخود جیاوازیەک دروستەکە لەگەڵ ساینەرا بۆ نزیکبوونەوە لە پێشەنگی ڕێزبەندی خۆتان نزان لە سەروبەندی دەستپێکردنی پاڵاوانتی ڕۆڵاند گارۆسی فەڕەنساشین کە یەکێکە لە پاڵاوانتەکانی گراندی ساڵ کەویان 2000 خاڵی ڕێزبەندی گیانی لەسرە. بۆیە ڕوبەڕووبوونەوەی ئەلکاراز و ڕوبەڕووبوونەوەی یانیک سینەر یەکێکە لە ڕوبەڕووبوونەوە تایبەتمەندەکان کە هاوشێوەی سەرەتاکانی ڕوبەڕووبوونەوەی فیدرێر و نادال لی سیر دەکرێت. ئەمڕۆژ کاتژمێر 6 ڕوبەڕووبوونەوەمان هەیە کەویش ڕوبەڕووبوونەوەیکی تایبەتە. تاوان سەرەتا وەکو ئەپدەیتێک جارێکی دیکە بە دێڕێک باسی بەرشەلۆنە دەکەینەوە. بەرشەلۆنە بە بردنەوەی هەردوو کلاسیکۆکەی بە شایستەی لە پاش کۆتاییاتنی هەفتەی 36 لیگا نازناوی خولی ئیسپانی یەکلا کردەوە. خودی کارلۆ ئەنشلۆتیش ئاماژەی بۆ کرد کە بەرشەلۆنە لە ئەوەرزی ئەم ساڵ ئاسێکی بەرزی پێشکەش کردووە و تیپێکی ناوازە بۆ ئێمەش هەمومان بڕۆوەمان وایە کە بەرشەلۆنە بەرزترین ئاسی خۆی پێشکەش کردووە و بە شایستەی خولی ئیسپانی بردوتەوانێ و تیپەکە دەبێت دەمەوەکو هەنگاوێکی گرنگی وەرزەکەی سیرکات چونکە بەڕاستی بەرشەلۆنە ئەتوانین بڵین وەکو تەوقعی سەرەتای وەرز و کۆتایی وەرز ئەتوانین وەکو باشترین ینی ساڵی 2024 بۆ 2025 دیاریکەین ڕاستەم تیپە نەگەیشت یاری کۆتایی چامپیۆنز لیگ، بەڵام بە هەموو دۆخەکانەوە هەموو گیانیش کۆکە لەسەرەوەی کە بەرشەلۆنە وەکو باشترین یەک دیاریکە لە وەرزی 2024 بۆ 2025 یانەی سپۆرتینگ لیشبۆنەش بۆ بە پاڵەوانی خولی پورتوگال جارێکی دیکە بۆ 20یەکەمین جار لە مێژوویدا نازناوەکەی بردەوە کەم جارشیان ڤیتۆر گۆکیرێش گۆڵێکی دیکەی تۆمار کرد و بۆ خەڵاتی پێڵاوی زەڕین چانسێکی تری بۆ خۆی بەهێز کرد، بەڵام ڕاستێسە لە پێش محەممەد سەلاح و لە پێش کیلیان مباپێشەوەیە، بەڵام قورسە لەبەرەوەی سەلاح و کیلیان مباپێ یەکی 2 یاریان ماوە کە لەم 2 یاریەدا بە تۆمارکردنی 2 گۆڵ
هەردوو یاریزانەکە پێشی دەکەون بە مەژگی و کیرەش لە ڕکابەرەکە دەچێتە دەرەوە ڕکابەرەکە تەنها ڕکابەری پێڵاوی زەڕین لە نێوان سەلاح و ئەمپاپەیە دەمێنێتەوانێ کوبینیشتان پاریس سەن جەرمان نازناوی خولی فەڕەنسی بەرز کردوانێ ڕکابەری ئەمڕۆی خولی ئیتالی ڕکابەریکی توندە ڕکابەریکی لووتکەیە ناپۆلی دەبێتە میوانی پارما پاژۆی هەفتەی پێشوو یەکسانبوونی نووسیەوە ئینتەر لە یاریگای خۆی میوانداری لازیۆ دەکات لازیۆ ڕکابەری گەشتن بە چامپیۆنزیگی وەرزی داهاتووەکە لەبەرەوە پێویستێکی زۆری بە میاری هەیە لە ئیتالیا دۆخەکە هەر چۆنێک بێت ڕکابەرەکە هەر چۆنێ بێت دۆخی ئیتالیا دۆخێکی جیاوازە وەکۆی کە کۆنتی ژاماژەی پێکرد یاخود زۆربەی زۆری ئەستێرەکانی ئیتالیا ئاماژەیان پێکردووە لەوە ڕکابەری ئیتالیا دۆخێکە کە یانەکان بە هەر جۆرێک بێت ڕکابەری هاوشارەکەی خۆیانەکەن یعنی بۆ نمونە میلان ناوێت ئینتەر پاڵەوان بێ یۆڤانتۆس ناوێت تۆرینۆ پاڵەوان بێ تۆرینۆ ناوێت یۆڤانتۆس پاڵەوان بێ ڕۆما ناوێت لازیۆ پاڵەوان بێ لازیۆ ناوێت ڕۆما پاڵەوان بێ واتە ڕکابەریە ناوخۆیەکان لە ئیتالیا بۆ شوێن و سەنگی خۆی تیۆکۆی کۆنتی ژاماژەی پێکرد وتی ئەمە بۆ ئیتالیا دەمانەوێت ئینتەر شکست بێنێت دوامانەیە سەرکەوتن بەسەر ئینتەردا تۆمار بکەین و دەمانەوێت نازناوی خولی ئیتالی لەسەر حسابی ئینتەر میلان بینەوە بەڵام لە ئەوروپا هەمومان هاندەری ئینتەر میلانین فرانچیسکۆ تۆتیش جا لە ماوەی ڕابردوو من قسەیەکمە کرد هەموو جیاوازی هەیە لە نێوان هاندەریکردنی ڕیال مەدرید و بەرشەلۆنا و هاندەریکردنی مانچستەر یونایتد و چێلسی و ئەرسیناڵ و لیڤەرپۆڵ جیاوازیکی زۆر هەیە بۆ لەبەرەوەی زۆربەی زۆری ئەوانەی کە هاندەری یانەکانی ئیتالیان ڕاستە ئێمە هاندەری فەڕەنسامان هەیە هاندەری یوڤەیە هاندەری ئینتەرمانەیە هاندەری ئەرژەنتینە هاندەری میلانمان هەیە هاندەری بەرازیلە ئەمە جگەلەوەی هەموو ئەم تیپانەش هاندەری ئیتالیەکانی لە خۆی کۆ کردوێتەوە بەڵام ئیتالیا لەبەرەوەی یانەکانی وڵاتی خۆیت ئێمە میشەوتومانە لە ئەوروپا یانەکان هەمویان یەکدەستن و هاندەری هەموو یانەیەکی ئیتالیت بۆی کە لە ڕکابەرەکانە ئەڵمانیاش بەم جۆرە ڕەفتار دەکات بەڵام لە ئیسپانیا ئەمە نییە لە ئینگلتەرا ئەمە نییە بۆ لەبەروی هاندەری زۆرترین وڵاتی تر هاندەری ئەم دوو تیپەن و ڕکابەرەکەیان لە نێو ڕەسەنایەتی وڵاتەکەیە هێندە کەسانی بێگانە هاتوونەتە ناوی لە دۆخی خۆی دەرچووەوە کە نەمیشە ئارەزوو بە شکستی یەکدی دەکەن بۆیە ئەم قسەی تۆتی نمونەیە بوو لەسەر قسەی کە پێشتر ئێمە کردمان کە بۆ زۆرێک پیانەوە بوو بۆ جۆرە نییە دەچمە سەر خاڵێکی گرنگ لە ڕکابەرەکانی ئەم وەرزە شکستی مانچستەر سیتی بەرامبەر بە کریستال پاڵاس هەمیشە من قسەیەکتان بۆ دەکەم ئەڵێم تکاتان لێکم واز لە حاڵەتە داوەرەکان بێنە تۆ سیری تۆپی پێکە تۆ وەرە خاڵی بەهێز و لاوازی تیپەکەی خۆت ببینە وەرە باز لەو توانەیەکە کە تۆ بەخەرجی کە من پێم وایە ئەم یاریان مانچستەر سیتی جیاواز لە یارەکەی ڕیال مەدرید کە ئێوە پێتانوا بوو زۆر بەهێزە و بەرامبەر بە ڕیال مەدرید سێ فرسەی توانی دروستکە لە ماوەی سڵ بیسخولەکان من پێم وتن کێشەی هەیە شەوێ ڕابردوو مانچستەر سیتی باشتر لەمە دەرکەوت بەڵام شکستیەرە گلاسنەر تقریبان سێ هەفتە پێش ئێستا بوو لە خولی ئینگلتەرا بەریەکەوتت پاڵاس بە 2 گۆڵ پێشکەوت بە 2 گۆڵ پێشکەوت بەڵام دواتر سیتی گەڕانەوەیکی گەورەی کرد و پێم وابێ لە کۆتاییەکەشا کردی بە 4 گۆڵ خۆی 3-2ەکەی تۆمار کرد ئۆریالیس گۆڵی 3-2 تۆمار کرد پێم وابێ دوایە بوو بە 4 تەکید نیم لەوەی 3-2 بووایەوە یا هەر بوو بە 4-2 یاخود نابوو بە 5-2 گەڕانەوەیکی زۆر گەورەی کرد سیتی باسی چی کرد گلاسنەر دوایە وتی ئێمە سەرەتایەکی باشمان دەست پێ کرد بەڵام نەمانزانی مامەڵە بکەین لەگەڵ گواردیۆلا نەمانزانی مامەڵە بکەین لەگەڵ تیمەکەی گواردیۆلا هەڵەمان کرد بۆیە دڵنیا بن لەوەی کە بۆ یاری کۆتایی ئەم هەڵانە چارەسەرەکەین ئەگەر ڕوبەڕوویان بینەوە چونکە ئەو کاتە ئەوە نەبوو بڵین 100% کریستال پاڵاس و مانچستەر سیتی ڕوبەڕوو بێتنەوە بەڵام گلاسنەر بەڵێنەکەی خۆی بردە سەر سەرەتا گۆڵێکی تۆمار کرد زانی چۆن پارێزگاری لەم گۆڵەکە بەڵێ مانچستەر سیتی فرسەی بۆ دروست بوو بەڵێ پەنارتی بۆ مانچستەر سیتی دروست بوو یعنی هەموو ئەمانە دروست بوو هەموومانە لە دەست دران بەڵام کۆی گشتی
وتەکەی گلاسنەر زیاتر بەڕێوەڕێ هەلەکانی سیتی بەڵێ چەند هەلێکی بۆڵکە و بەڵام ئەو حەسرە تایبەتە نەبوو کە سیتی بەردەوام لە یارەکانەیەکە لێرەدا کۆمەڵی پرسیار دێنارەوە وەکو پێم تێشتمەوە سەرە و خاڵی خۆم کە پێم وتون وتومە تکاتان لێ یەکەم واز لە حاڵەتە داوەرەکان بێن تکاتان لێ یەکەم ئێمە سروشتی تۆپی پێ باوکو خۆی سیرکەین ئیشی ئێمە کارێکی ترە و حاڵەتە داوەرەکان کارێکی ترە باسکردنی حاڵەتە داوەرەکان هیچ فەنێکی تیانی هیچ ئیبداعێکی تیانە چونکە هەمومان کە سری یارەکەیەکەی نەزانێ حاڵەتەیە گومانی تیا لە یارەکە ئەمە هیچ فەنێکی تیانە تۆ بی شاشەیەکی گەورە و گرانی بۆ تەرخانکەی بی بەسباسی حەکەمکەی بی بەسباسکەی ئەم حاڵەتیان وا بوو ئەووا بوو ئەووا بوو ئەووا بوو ئەووا بوو ئەمە خزمەتکردن نییە ببینە تۆ وەرە دوو پامی جوانی پێ بگێنە ئەگەر کێشەیەکی پێی بڵێ ئەگەر بەرەو پێشچوونە لە تیپەکەیە بە باش ێزانی بۆ تیپەکەی هەبێ بۆ چوونی خۆ لەو بارەوە بخەڕەڕۆ ئەگەر پێ وایە یاریزانێک لایانی دەرونی تێکچۆ یاریزانێک یاستی پێکی کە لەگەر ڕانەرەکەی نێوانی باش نەبێ یا دۆخێ لە دۆخەکان وەرە با سێمانە بکە ئەگنا هەمومان یارەکەی بینین بۆ نمونە دوێنێ حاڵەتەمان بینی ئەزانین ئێمە ئەزانین بە پێی یاسا کاتێک گۆڵپارێز لە دەرەوە دەست بۆ تۆپ ڕاکێشە دەستی بەر تۆپەکەی و هێرش ئەرقە لە پێکا کارتی سوورە هەموو ئەمە دەزین ئەمە شتێکی واقعیە وە شتێکی حتمیە کە دەبێ باس کرێ بەڵام سێری کەم دڵم لێرە ئێمە ئەبێ لە کۆمەڵێ شت دەگلابینەوە ئینگلتەرا خۆی بە خاوەنی تۆپی پێزانێ لە ئینگلتەرا قانونی داوەری یاخود یاساکانی داوەری هەمیشە دەستکاری دەکرێت ئەم ساڵ ئەگەر بیرتان بێ نیوکاسڵ گۆڵێکی لە تۆتنام کرد گۆڵێکی لە تۆتنام کرد تۆپەکە بەردەستی یا گیمارێشکە و یا جۆلینتۆن کە و تۆپەکە بەردەستی گیمارێشکە و دواتر تۆپەکە یا بە جۆلینتۆنیش یای بە گۆردۆن و ئەمزانم گۆڵەکەی تۆمار کرد ئالاساس سێ لە مسکرا ینی بۆ نمونە ئەلێرە دامن تۆپەکە بەردەستمەکەوێ تۆپەکە دەدەم بە ئەحمەدیش پاسەیە بە مەحموود گۆڵەکە تۆمارەکە بەپێی هەموو یاسایەکی تۆپی پێ ئەم دەسە بێ بە فاڵ واگەڕێتەوە بووی دەبێ بیکا بە فاڵ چونکە ئیسفادە لەم دەستە کراوە بۆ کۆنتڕۆڵکردنی تۆپەکە نێڕاوە تۆپەکە دەرچێت من باسی یاساکەت بۆکەم بەڵام سێریکە ئینگلتەرا قانونەکەی جیاوازە ئینگلیز ئەڵێ چی ئینگلیز ئەڵێ نەخێر تۆ پێویست ناکە ئەو نەبگەڕێتە دواوە یعنی ئەگەر ئەو تۆپەی فێرمین لۆپێز کە لە کلاسیکۆیا بوو بەپێی یاسا و گۆڵە بێ ڕەت بکرێتەوە تەواو ئەو گۆڵەفە بەڵام بەپێی یاساکانی پریمەر لیگ ئەو گۆڵە نابێت ڕەتکرێتەوە چونکە تۆ بەسەر یاریە ڕۆشتۆ لە پریمەر لیگیش تەنانەت چۆن چوونەتە حاڵەتی وردەکاریەوە پریمەر لیگ ئەڵێ چی ئەڵێ گەرەم تۆپە بەردەستی محەممەدەکەوێ لێرەیە محەممەد یەکسەر تۆپەکە لێە بۆ گۆڵەکە ئەم تۆپە ئەم گۆڵە ڕەف زەکرێتەوەنێت تۆ ئیسفادەت لەم دەستە کردووە ئەگەر ئەم تۆپە بەردەستی محەممەدەکە محەممەدە یا بە ئەحمەد تۆپەکە لێە بۆ گۆڵ تۆمارەکرێ دیسانەوەم گۆڵە ڕەف زەکرێتەوەنێ چونکە تۆ ڕاستە خۆی ئیسفادەت لەم دەستە کردووە سری ئەم ژیرەتیە لە قانونە بەڵام ئەگەر سێم لەمسی کرد من وەرم گرت منیان بە ئەحمەد یای بە مەحموود لێ یا تۆپی خستە گۆڵانێ کە بوو بە سێ لەمس ئیستمراریەت بە یاریرە تەواو تۆ نابێت چێژی یاری بکوژی ئەو گۆڵا ژمارەکرێ و دەسەڕەتەکرێتەوە ئەم قانونە ئینگلتەرا تەطبیقیەکە نە ئیتالیا نە ئیسپانیا نە هۆڵندا نەفلان تەطبیقی ناکە ئینگلتەرا ئاوە چوتە مردەکاری و تەطبیقەکە کە یاریزانێ تۆپێ داگرێ قاچە خاتە سەر قاچی یاریزانێکی تر بیا بەم جۆرە بەسەر قاچە تۆپەکەی لێوەرەگرێ ئەمە لە ئینگلتەرا فاوڵ نییە لە هەموو خولیکی ترا فاوڵە و داوەرەڵێ غێر مباشیر بۆ تیپی بەرامبەر بەس لە ئینگلتەرا فاوڵ نییە لەسەرەوە حاڵەتەی هالاندیش بەپێی هەموو یاسانەی کە ئێمە بیستومان و بینیمان لەم گۆڵچێ کارتی سوور وەردەگرێت بۆ لەبەری تۆ لەمسی تۆپت کردووە بە ئەنقەس لە دەرەوەی ناوچەی سزا لەمسی تۆپت کردووە بە ئەنقەس لە دەرەوەی ناوچەی سزا لەبەرەوە بە هەموو یاساکان ئەم حاڵەتە کارتی سوورە بەڵام لە هەمان کادا لە مەشا ئینگلتەرا ڕوونکردنەوانێ تۆ سێری چیەکەی سێ تۆپی ئینگلیزیەکە یا سێری ئیسپانیاکە یا سێریەوەکەی لە ئیسپانیا قانون وایە ئەم دەستەم گۆڵە ڕەفز دەکاتەوە لە ئینگلتەرا قانون وایە ئەم دەستەم گۆڵە ڕەفز ناکاتەوە
یخۆ تۆ بەتەوانیت قانونی ئینگلتەرا بێنی بەسەر ئیسپانیا تەطبیقەکەی ئیسپانیا بەری لەسەر ئینگلتەرا تەطبیقەکەی. بۆیە من پێ دەڵێم ئەم ڕوونکردنەوە بۆ ئێم بەشکە لە قسەکەی من تێ بگەی کاڵم دوورکەوەرەوە لە باسی حاڵەتە داوەرەکان. چونکە ئەگەر بۆ هەر تیپێک باسی حاڵەتە داوەرەکان ئەو نە باسکە و نەباسکی بابەتەکە و تێگەچێت و دەستەکەی بە ناشرینکردنی تیپەکان، چونکە هەموو تیپەکان سوودمەند بوو لە حاڵەتە داوەرەکان. هەموو تیپەکان سوودمەند بوون لە حاڵەتە داوەرەکان. هەر تیپێک بەشێک و لە سۆنگەیەک و لە پێگەیەک و لە شوێنێکی جیاوازە سوودی بینیەوە لە حاڵەتە داوەرەکان. تو بی هەموو ئەمانە بکە ئێمە ناشرینی ئەمە یاعین تۆ خزمەت ناکەی. بۆی سێریگە لە ئینگلتەرا هەڵەش ئەڵێم تۆپە نەچووە بەرەو گۆڵەکە لەبەرەوە دەستەکەی ئێمەوەکو حاڵەتی جاسەوە سوان کرد کە دوایەوە زۆرێکیش سەرچامەژە بۆ گەنەڵێ و پەنارتی بۆ بێرناردۆی گیرا لە قەرەبوویەوە بۆی گیرا. وا نییە تۆ قەرەبووەگە قانونە تۆ ئەم یاسایە کارتی سووری بیتێ قانونە لە ئینگلتەرا و بیانوانی تاوانی لە جێ ئەو کارتە سوورە بە گۆڵپارێزەکە یارییشی ترە. خۆ ڕەنگە هەر بەو دیاریزانە شۆ پاڵاسبی بردایەتەوانێ، بەڵام بابەتەکە لێرە لەوەی یاساوەکو خۆی جەبێ. بەڵام ئینگلتەراڵێ ئێمە یاساگەمان بەم جۆرێ ژووری ڤار ئەو حاڵەتیان بۆ داوەرەکە ڕوون کردو لە راپۆرتەکە شاماژە بۆ کەنەڵ لەبەرەوە تۆپە بەرەو گۆڵ نهاتووە دەستەکە باسایی وەسفمان کردو و حاڵەتەکە کاتی سوورمان بەڕوودا بەرز نەکردوێتەوە. کەواتە تۆ ناتوانانی شەڕی ئەم قانونە بکەین. و لە کاتێکا من قانونەکەشم بۆ ڕوون کردوونی تەوانێت کە ئەمە لە هەموو خولێکی ترا کارتی سوورە، چونکەەوە تۆپ لە دەستدانی بە ئەنقەسە لە دەرەوەی ناوچەی سزا. بۆیە چارێکی تر بۆ دووپاتەکەمەوە وەکو تێم گەیانیتەوە. زۆرێکی ژێ لە قانونی داوەری وڵاتەکان هەر قانونی ناوژیانی وڵاتەکانیش نازان، بەڵامی تێ هەر قسەکەی لەسەرەکە هەر لە سەریە دوێ. ئەمە وەکو حاڵەتە داوەریکە بۆ ماسکردن. بەس ئێمە با بینە سەر شتێکی تر لەوێدا چی گرنگە. بەڕاستی سەیری کە یعنی تۆ ئەبێ ڕاهێنەر چەند گرنگە لەوەی کە چواردەورەکەی چۆن قسەی لەسەرەکەن چواردەورەکەی چۆن ڕێزی لێن. بە نمونە وەری بگرین، طبعا من لەخوا بەزیابێ کابراایکی ڕازگۆم لەگەڵی شەکەی خۆما ڕێک ئاوە بە وەرەقەکە چۆن ئەوەم بۆ گواردیۆلا بۆ کردووی ئاوتومە ئەمساڵ زەڕە بۆ گواردیۆلا بە هەمان شێوە بۆ کارلۆن شۆتیش هەر پێم وتی دەتوانێت زەڕە بۆ کارلۆن شلۆتی. داد پەروەرانە مڕاعاتی کەس ناکەین، ناشتمە وردەکاری بۆچ کەسێکەوە بۆ بیانوێنانەوە لەبەرەوەی ئاها دیوێکی ناشرین پیشان نێن کە هەیە ئێستا لە دۆخی سیاسیە هەزار یەک گوشە بەکارێنە، بەڵام ئەم خۆی بۆ وەرزشێک بۆ کەسێک لە دەرەوە وای لاتوە. بۆیە من بە دادپەروەری پێتەڵم ناتمە وردەکاری و کاتی وردەکاری بۆ بابەت و مناقەشەی تایبەت جیا، بەڵام من کە باسی مۆرزەیەکەم بۆ کارلۆن شلۆتی بۆ پی گواردیۆلا دەڵێم زەڕب عینەن شت دووبارەکەم و پیس ناکە شتێکی تری لەسەر بڵێم. و منەوە سیفەتەشم نییە یعنی لە کەمینی شکستابم و بەڵام بۆ من ئەڵێم تەنها زەڕب و سەرزەنشتی ئەم دوو ڕاهێنەرە ناکەم، چونکە ئەم دوو ڕاهێنەرە مێژوویەکی گەورەیان لە تۆپی پیان نووسیوەتەوانێ، ساڵانێکی زۆری پڕدەستکەوت و نازناویان هەبووە، ناکرێت تۆ بە یەک ساڵ هەموو کارەکانیان زەڕبی سفرکەی. یعنی ئەگەر ئێمە بینە سەر حەقیانەتێکیش سێریکە لە خراپترین دۆخی کارلۆن شلۆتی و پی گواردیۆلا لە وەرزی ئەم ساڵە، طبعا دۆخ تا دۆخ فەرقی هەیە، ئێستا ئاماژەشی پێیە، ئەگەر هەر بیتە سەر حسابی ڕاستە لەسەر وەرزی ڕابردووە لە وەرزی 2024 بۆ 2025 مانچەستیک جامی قەڵغانی خێرخوازی کۆمیونیتی شەڵدی بردوێتەوە کە ئەم جامە لە لەوحەی فەرمی ئینگلتەرا حسێب نییە، تەنها لە مێژووی یانەکانە نووسێتەوە، سەرجەم داهاتەکانی ئەم جامەش لە پرۆژەی خێرخوازیە بەکارهێنێ. بەڵام خۆی ئێمە لە وڵاتان پێڵین سوپەر، ئەوەی کە پێمە پێڵین جامی قەڵغانی خێرخوازی لە ئینگلتەرا هەرو سوپەرێکە وڵاتەکانی تریکەن، وەکو نازناوە سێریەکەن لە مانگیەکە کە بەرزەکەن و بە نازناوی دانن هەرو سوپەرێ. یعنی تۆ سێریکە لە خراپترین دۆخە مانچەستیە و نازناوی بردوێتەوە، لە خراپترین دۆخە ڕیاڵ مەدرید مانگیەش سوپەری ئەوروپای بردوێتەوە، ماڵینگی 12 جامی کیشۆرەکانی بردوێتەوە. بەڵام ئێمە هەر پێیان دەڵین زەڕب بۆ لەبەرەوەی ئێمە لێرە کارلۆن شلۆتی سەرمەشقی قوتابخانەیەکی تۆپ پێ، سەرمەشقی بەرەیەکی تۆپی پێ کە بەرەی ئەم لاش شانازی پێوەکەن. لەم لاش ئێمە گواردیۆلامان هەیە سەرمەشقی بەشێکی گەوری تۆپی پێ کە لە بەشی ئەم لاشەیە شانازی پێوەکە. بۆیە ئەمە خراپترین وەرزی ئەم دوو ڕاهێنەرە بووە کە ئەگەر ئێمە جیاوازیشیش بکەین لە دۆخەکانیانە ورد بینەوانێ
فەرقی هەیە، یعنی شکستەکە فەرقی هەیە، پارە سەرفکردنەوە شتانە فەرقی هەیە، یعنی هەموو ئەم شتانە وەکو خۆی ئێمە دەبێت باسی وەکو وتومانە سەر. بەڵام لێرەدا ئەمە کێشەیەکمان هەیە. وتمان کارلۆ ئەنشیلۆتی شکستیەنە، باشە؟ بڕۆ سێری کۆنگری ڕۆژنامەوانی کارلۆ ئەنشیلۆتی کە لە پاش یاریەکەیان بەرامبەر لە پێش ئەم یاریان بەرامبەر بەیشبیلە. بڕۆ سێری کۆنگری ڕۆژنامەنووسی کارلۆ ئەنشیلۆتی کە لە دوای یاری کلاسیکۆ، خۆ بەرشۆن ئەم ساڵ 4 کلاسیکۆی لە ڕیال مەدرید وردۆتەوە، خۆ یاریە 4 لێ کرد، یاریی تر 5 لێ کرد، یاریی تر 3 لێ کرد، یاریشی تر 4 لێ کردەوە. خۆ بۆ ئەنشیلۆتی لەگەڵ فلێکا لەو ساحەیە بیکردایە بەشەڕ. خۆ وایە یاریزانەکانی ڕیال مەدرید پەلاماری یاماڵیان بایە لەبەری ئەم ساڵ گیریان خواردووە بەدەست یاماڵە. بەڵام سەیری واتای ڕاستەقینەی کردنی وەرزش ئەم بابەتە زۆر گرنگە. یعنی من نەمزانی دوێنێ دیان هێندرسن تاوانی چی بوو؟ یعنی دێن هێندرسن هاتووە تۆپەکە دەستی لێیاوە تاچی کردەوە مەیهاڵات. داوەر کارتی سووری نەیاوەتی. یعنی چی بکە خۆ دین هەندرسن چۆ بە حەکەمی تۆ نابێت کارتی سوورم بیتێ، پاڵاس پارێکی زۆری یاوە بە حەکەمەکە کە نابێت کارتی سوور بیتێ. پەنارتیشی مەرموشی گەڕانەوە چەندین تۆپی مانچەستر سیتی سیف کردووە. یعنی تاوانی دین هەندرسن چییە گواردیۆلا بەم جۆرە چێ ڕەفتاری بەرامبەرەکە؟ زۆر ئاساییەکە کە شکستی ئەمساڵ قبوڵ بفەرموو. یعنی ئەنشیلۆتی ڕایەنەرێکە لە تۆ پێشترەوە دەستی پێکردو لەوە دەستی پێکردو. بۆیە من ئەها دایم لیڤڵی ڕایەنەرەکان کە پێ دەڵێم زۆر گرنگە کە شخصیەتت بایی ئەوە هەبێ کە گوناحە یعنی گواردیۆلا بچێتەوە مەعمەعەوە. کاکە حەیە عەلە سەڵات تۆ تێبگە لەوەی ئەم ساڵ خراپی ساڵی داهاتوو بێت دەست پێکردەوە، تۆ قورساییەکی زۆر گەورەت کەوتۆتە سەر شان لەوەی ئەم مانچەستر سیتیە دروست بکەیتەوە. تۆ هاتیت مانچەستر سیتی تیپێکی جوانت یا دروست کرد، تیپێکت بەهێزت یا دروست کرد، کامۆ ئەوروپا شانازی پێوە کردی، تیپێکی گەورەت یا دروست کرد کە چەندین نازناوی پریمەر لیگت بردەوە، تیپێکت دروست کرد کە نازناوی چامپیۆنز لیگت بۆ مانچەستر سیتی بەردەستێنان، ینی مێژوویکی گەورەت بۆ نووسیەوە، تیپێکی ڕکابەر و بەهێزت دروست کرد کە چەند ساڵێک وەکو باشترین تیپی جیان ناوە دێنرا و لە ڕیزمەندی یەکەم یانەکانی جیان نابووی. تۆ نابێ بچیتە مامایە. قبوڵی کە ئەمساڵ خراپی، قبوڵی کە کارێکی هەڵەت کرد لە مێرکاتۆی زستانە هەر گرێبەستەکانی کرد پێم وتن. وتم گواردیۆلا باواز لەم وەرزە بێنێ تیپەکەی بەم جۆرات قەچێکە باوەرزێکی ژەنجامی خراپێ. ماندوو هیلاکە و چەند ساڵە لە سیتی و ئەو هەموو ڕکابەریە کردووە، لەگەڵ ڕیاڵا کردوێتی، لەگەڵ لیڤەرا کردوێتی، لەگەڵ ئەرسناڵا کردوێتی، لەگەڵ بایەرا کردوێتی. یعنی با ساڵێ بێ ئەنجامێ. بەس توی لە مەرکاتۆی زستانەیە 240 ملیۆن دەدەیتەوە بە گواستنەوەی یاریزان. دەی ئاخر هەر خۆتان و ویژدانتان، هەر خۆتان و ویژدانتان. ئێمە وەسفی فلیکەکەین ئەڵێن چی؟ ئەڵێن ئافەرین بۆ هانزی فلیک کە ئەم تیپەی ڕابردووی بەرشلۆنەی وەرگرت تەنها گۆڕانکاریەشی کرد لە دانی ئۆڵمۆیە بەرشەلۆنەی بەم پێگەیە گەیان. دێن باوەسفی ئینزاجیەکەین ئەڵێن ئافەرین ئینزاجی بە بێەوەی گرێبەستی گەورە بکە ئەم تیپە جوانە دروست کردووە. ئەگەر ئەو 240 ملیۆنە کارلۆ ئەنشیلۆتی لە ڕیال مەدریدە خەرجی بکردایە، خۆتان و ویژدانتان ڕیال مەدریدەوە ئەنجامێ بوو، بەس خۆتان و ویژدانتان. کاتێ توی 240 ملیۆن لە گواستنەوەی زستانەیە سەرفەکەی ئەمە خۆتە خەیتە ژێر بەرپرسیارەتیشی گەورە. گواردیۆلا ڕۆژ بە ڕۆژ زیاتر خۆی خاتە ژێر بەرپرسیارەتی گەورە. کاکە زۆر ئاساییە تۆ مێژوویکی گەورە بۆ مانچەستر سیتی نووسیوێتەوە، ناتوانانی لەگەڵم تیپایە بەردەوام بی و کاریان لەگەڵا بکەی، سەرت لێ شێواوە وەرە دووەوە ساڵێ پشوو بە. ساڵێ پشوو بە چەندین یانیتری ئەوروپا مەمنونتن بۆی کە ڕانەرایەتیان بکەی. چەندین یانە داواتەکەن هەر لە کاتی پشۆکەتەوە لێو داواکەن ئەڵێن کاکە بە سەر چاوی من 1 ساڵی تر چاوەڕێتەکەین بەس تۆ قبوڵ بە ڕانەرایەتیکردنی ئەمە. نابێ هەڵە بە هەڵە چارەسەر ناکرێ، هەڵە بە دوای هەڵەیان ناڕوە. 240 ملیۆن گواردیۆلای خستە ژێر بەرپرسیارەتیشی گەورە.
ئادەی کوا ڕۆڵی و گرێبەستانی سیتی لە گواستنەوەی زستانە کردی کووە نیکۆ گۆنزالێس هەیە پێمەڵێ پێکانە پێ باشە زانی چەند یارێ پێکامەوە بەڵام چی ئیزافێکی گەوری بۆ مانچستەر سیتیە بۆ عومەر مەرموش چی ئیزافێکی گەوری بۆ مانچستەر سیتیە بۆ خۆسانۆف چی ئیزافێکی گەوری بۆ مانچستەر سیتیە بۆ نازانم کێشەی لەگەڵ خۆسانۆف چییە ئەوەی ئیبریشیشی لە یاری دوێنێ یاری پێکرد یاریزانە ئەرجەنتینیەکە لاوێکی باشە و لاوێکە چەندین مەحاولەی دروست کرد لە ماوەی ئەو چەند خولەکەی کە بەشداری لە یاریا کرد ینی من تێناگەم ئەبێت تۆ واقعا لەم بارودۆخە تێبگەی لەوەی کە تیپێک بەم جۆرە بچێتە مێرکاتۆی ئیسفادە لە یاریزانەکانی نەکە واتە گواردیۆلا ڕۆژ بە ڕۆژ بەرەو هەڵەی زیاتر ئەنگاوانێ مۆرینۆ قسێکی زۆر جوانی بکرد لە تۆتنام کە چوە ناوە کە لە کۆنگرە ڕۆژنامەنووسێکا باسی کرد وتیان تۆ هەڵەت زۆر کردو لە ڕانەراتی تیپەکانی پێشوودا وتی بەڵێ من هەڵەیەکی زۆرم کردو لە کاروانی ڕانەراتیە ئیسفادەم لێ کردو هاتوومەتە تۆتنام هەڵەی نوێ ئەنجامدە خۆی بیلفعل تۆ کە بەردەوام بووی لە کارکردن زیاتر واریدی بۆ هەڵەکردن بەڵام کە دانیشتی لە ماڵەوانێ و بەس قسەت کرد و تەحلیل لە دەبوو دووبەر هەڵی ئیشەکەی خۆت ناکەی کەواتە گواردیۆلا مانگی 12 وەکوەی کەوتمۆیڵێمەوە بەرپرسیارەتیژی گەورەی خستە سەر شانی خۆی بۆی کە گرێبەستەکەی لەگەڵ مانچستەر سیتی نوێ کردەوە و ئەرکەکەی لە گواستنی زستانە بە غەڵەت دەستی پێکرد کە ئەو ڕێژە زۆرە گرێبەستەی کرد ئەوە دەچێتە مێرکاتۆ یاوین دیبرۆینی شێڕوا کە من هێستەش سەیرم لێیە بۆ دەستبەردارەبی لە دیبڕۆین ینی سەیرم لە گواردیۆلایە بەڵام ترۆ بڕیاری ڕایەنەرە بەڕاستی ئەوە دەڵێمەوانێ گواردیۆلا دەبێت ئەنجامەکانی مەرزەی خۆی قوبوڵکە زۆر زۆر ئاساییە ڕاهێنەرێک ئەو هەموو دەستکەوتەی هەبێت ساڵێک بێ دەستکەوت بێ بەهێمنی دەست پێ بکاتەوە و هێشتا گواردیۆلا ئەو ڕاهێنەرەیە کە لەلایەن زۆرێک لایەنەکانەوە داوا دەکرێت بۆی کە بن بە ڕاهێنەری بەڵام بەجددی کۆمەڵە تەسەڕوفەیە ناشرینە بۆ ئاستی گواردیۆلا نابێت کە بچێتەوە تەسەڕوفانە بە تایبەتی شەوی ڕابردوو ئەو خەبەراتی لەگەڵ دین هەندرسنا کە کردی کاگاکۆ کاتێک تیپێک دەباتەوە گەرنابژۆن هەڵەشی بەرامبەر کە ڕەخنە ناگرێن میشە دۆڕاوەکان ڕەخنە دەگرن ناود ڕەخنەگرتن هەریشی دۆڕاوە با پێ دڵێم هەموو کاتێ وایە یاریشە بۆ گواردیۆلا سوودی لاڵی تەحکیمی وەرگرتو هیچ ڕەخنەیەکیشی نەبوو لە حاڵەتی داوای خۆ بێت تۆ بزانی دە تۆ پێیا یەوم لەکەوە یەوم عەلەیک ڕۆژێ باڵی داوەری بێت تۆ ڕۆژێ هەڵی داوەری زەبرێ پێگەێنێ کاک موحسین ئەڵێ ئەمڕۆ ئینتەر و ناپۆلی یەکلای دەکەنەوە تا هەفتەی سیوەشتی ناوێ کاکازیان ئەڵێ گواردیۆلا ئەکسپەر بۆ خەڵکی ئەمە ڕێز لەسەرە مشتی قسە دەکەین کاک مەسرور مانچستەر سیتی وەکو میلان و ڕیاڵ ئەمساڵ مەوسمی سفریە بێت ڕیاڵ مەدرید کاتێکی تر قسەی لەسەر دەکەین خۆسانۆف چی دیاد و ساز وڵی نازانم خۆسانۆف چێتی چێنەرجیان بەتەشی دێمە دەزانین کە ڕۆژێ ئەو هەڵێ و بەرامبەرێکی ڕۆژێکی ژەو هەڵێ نەسوود